Äntligen en ny tanke. En ny storslagen idé. چیخمان دروست دەکرد لە کۆڵانەکەیە بۆی ئەم لە ئەولە و بێ بە شانۆیەکی پشکۆلە. ئەم بینی جمهورەکە چنە دەرەوە، یعنی پێم سێر بۆ کاتە پرسیارێک بوو. پەیوەندیەک بوو شانۆ کۆیەکردینەوە لە ناو شانۆ و لە ناو کۆڕ و سیمینارەکانە یەکتریمان زیاتر ئەبینی. یەکەم کتێبی لەسەر شانۆ نووسی کتێبێک بوو بە ناوی ئەنتۆنان ئارتۆ شانۆی تونند و تیژی. ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو شانۆی کوردی شانبەشانی ڕۆمان و چیرۆک و ژانرە ئەدەبیەکانی دیکە دەورێکی گرنگی گێڕاوە لەمانەوە و پاراستنی فەرهەنگی کوردی و بەرەنگاربوونەوەی جەور و ستەمی دەسەڵاتداران. تیپی نواندنی سلێمانی ئەمەی پێکە و کۆکردەوە کۆمەڵێک لاوی خوێنگەرم بووین بە شەوقەوە ئەمانویست کاری شانۆیی بکەین. کۆتایی هەفتاکان بوو 1970 لەوێ هەموو بە یەکتری ئاشنا بووین. تیپی نواندنی سلێمانی ئەو دەمە تیپێکی زۆر چالاک بوو. لەو سەردەمانەیە من تەنها توانیم وەکو بینەرێک کە ڕەنگە تەمەنێکی مناڵم هەبوو بێ فریا کەوتم شاکاری ماڕاستات ببینم یاخود غۆری لا تۆزێکیم لە یادا، بەس ئەو کاتە من هەر بینەرێک بووم، ینی بۆچوونم لەوە نەبوو ئەکە ئایم ئیشە باشە یاننا. بەڵام ئەم بینی جمهورەکە چنە دەرەوە، ینی پێم سێر بۆ کاتە پرسیارێک بوو باشە ئەم ئیشە جوانە لە ڕووی وێنەوە من بەزەوەی ڕەنگە وێنەکانم بینی بێ بۆچی جەماوەرەکەمانە چێتە دەرەوە. دانا ڕەوف یەکێکە لەو شانۆکارە کوردانەی ساڵانێکی زۆرە لە کوردستان دوور کەوتۆتەوە، بەڵام ئەو بە بەردەوامی لە ڕێگای نووسین و وەرگێڕان و شانۆکانیەوە ئامادەگی هەیە و ناوێکە لە ناو ناواندایە. کاکدانا و هاوڕێکانی تیپی شانۆی ئەزمونگەری لە ڕێگەی بەرهەمەکانیان و لە ڕێگەی نووسینەکانیانەوە ئامادەیەکی بەردەوامیان هەبوو لەسەر باڵێن لە ناو بزوتنەوەی شانۆی کوردیە و ئێمەش کەسانێک کە ئەو کاتە لە سەرەتای خوێندنی ئەکادیمی شانۆیە بووین ئیتر بەردەوام پەیوەندیمان لەگەڵیانە هەبوو لە ڕێگەی زیاتر چۆن بڵێ پەیوەندیەک بوو شانۆ کۆیەکردینەوە لە ناو شانۆ و لە ناو کۆڕ و سیمینارەکانە یەکتریمان زیاتر ئەبینی. بوو کارە شانۆیانی کە پێشکەشیانە کرد چ وەکو دەرهێنان وە چ وەکو ئێمە لە کاتی پرۆڤەکانە کە گفتوگۆ و دەبێتوانە کرد لەسەر شانۆنامەکان و کاراکتەرەکان و بابەتەکانی شانۆنامەکان بەنسبەت ئێمە بەڕاستی سەرەتایەکی زۆر گرنگ بووەوە وەلەو بە ڕێزانی کە ئێمە سوودمان لێبینیون بۆ نمونە ئەو هونەرمەندانی کە ئەو دەمە چالاک بوون لەوێ. کۆمەڵە کەسانێک کە ببوون بە سمبولێک بۆ شاری سلێمانی یەکێک لەو کەسانە دانا ڕەوف بوو. ناسرا بوون بە تیپی ئەزمونگەری کە بەڕێزیان یەکێک بوو لەو کەسانەی دامەزرێنەری ئەزمونگەری بوون. ئێمە لە گەڕێکی خۆمان چەندین جار هەوڵمان ناوە شانۆیی پێشکەش بکەین. چیخمان دروست دەکرد لە کۆڵانەکەیە بۆی ئەم لە ئەولە بێ بە شانۆیەکی پشکۆلە. مناڵی گەڕێکمان کۆ کردەوە کارەبامان بۆ ڕاکێشە لەوێ شانۆگەریمان پێشکەشە کرد. بێگومان شانۆگەریەوە نەبوو بەسە بڵێمە دەقێکمان هەبێت و ڕێژیسۆرێکمان هەبێت و ئۆرگانی ساخونێکی پچکۆلە لە چواردەوری و ئیشە تەنها هەوڵمانەیە سنووقەکە شانۆ دروست بکەین لە ناو گەڕەکەکەمانە. دوای ئەو خۆمانە هاتین تەمسیلمانە کرد بە شێوەیەکی ڕاگوزاری خەڵک هەتانانەت گەورەکانی شکۆ ئەبوونەوە سەیرانە کردین پێیان خۆش و مناڵی گەڕەکەکە بە شتێکی لەباتیوی لەگەڵ یەکتیا شەڕ بکەین یان خەڵکەکە بێزار بکەین شتێکمانە کرد کە هەم خۆمان دڵمان پێم خۆشە بوو هەم گەورەکانیش. لە ڕوویەکی ترەوە ئەگەر ئێمە بڕوانینە دانا ڕەوف یەکێکە لەو کەسانەی کە ئەگەر بەرامبەر هەموو ئەو کەسە ئەو هونەرمەند و نووسەرانە بەرامبەریان بۆستینەوە کامیان لە هەمویان ئەکتیڤترە کامیان لە هەمویان چالاکترە بۆ کوردستان ڕەنگە ئەو پێشڕەو بێ. لایەنێکی تریش کە کاکدانا زۆر تایە ئەکتیڤە نووسین و
وەرگێڕانەکانێتی کە ڕاستەخۆ ئەو لە زمانی دایکەوە سویدەوە شانۆکان یان تێکستەکان وەرئەگێڕێتە سەر زمانی کوردی کە ئەمە هەتا چ ئاستێک باشیان خراپە بەڵام ئەمانە بۆ خۆی جێی دڵخۆشکردن کە توانیوێتی کتێبخانەی کوردیمان وەکو شانۆ دەوڵەمەند کات. وەرگێڕان توخمێکی زۆر زۆر گرنگ و پێویستە بۆ ئێمڕۆی کوردستان کە بکرێت شاکارەکانی جیهان لە ڕۆمان لە شانۆ لە ئەدەب لە چوزانم علم النفس لە هەموو بوارەکانە فەلسەفە شت تەرجمە بکرێت. کتێبخانەی کوردی زۆر هەژارە پێویستی بە هەموو شتێکە وەربژێڕێت. وەرگێڕانی زۆر زۆر زەر گرنگ و زەروریە و مێژوویەکی زۆر زۆر گەورەشی هەموو کولتور و شارستانێتی جیهان لەسەر وەرگێڕان دەورێکی گەوری بینیوە لە شارستانێتی هەموو ئینسانێتە. لە سەردەمی حکوومەتی پێشووی عێراقدا یەکێک لە گرفتە سەرەکیەکانی بەردەم شانۆی کوردی مەقەستی سانسۆر بووە. هەر بۆیە شانۆکاران بۆ گەیاندنی پەیامەکەیان بە ناچاری پەنایان دەبردە بەر سیمبۆلەکان. بێگومان ڕەچاوێکی زۆری مەسەلە سیاسەکانی ئەو سەردەمە کراوە بە تایبەتی خۆمانەزانی هەموو کە دەزانێت لەو سەردەمەیە سانسۆرێکی زۆر زۆر بەهێز هەبوو لەسەر هەموو بوارەکان. کاک ئەحمەد سالار یارمەتی ئەیاین زۆرجار لە مەسەلەی هەڵبژاردننی دەخەکانە جارێکیانیشە لە ئیشەکانی ئەومان کرد دڵارانی باران کە کاک ئەحمەد خۆی نووسی بووی نەسێکی هەتا بڵێ جوان لە سلێمانی پێشکەشمان کرد لە هەولێر پێشکەشمان کرد. لە کارکردنی ئەو لە شانۆە ئەبێت چەند شتێک جاکەیتەوە. یەکێکیان کارکردنە پراکتیکەکەیەتی کە لە کوردستان من تەنها یەک کاریم بینی چیرۆکی باخچەی ئاژەڵان لە ناو هۆڵێکی بچووکا کردی بە ستایل یا باڵێن بە شێوازی شانۆی ژوور کە یەکەم جار بوو لە شانۆی کوردیە ئەو شێوە کارکردنە بەکار بێت. من ئەو بەرهەمەیم بینیوە بۆ ئەو سایمن بەرهەمێکی تازە بوو پرسیار بوو لای ئێمە کە چۆن لە ڕوبەرێکی ئاوا بچووکە ئەتوانی ژمارەیەکی زۆر بینەر و دوو ئەکتەر کۆ بکەیتەوە و نمایشێک بەردەوام بێت لەنا ئەو مەساحەکەمەیە. دواتر کارەکانی دەرەوەی کارەکانی ئەوروپای من تەنها بەداخەوە ینی وەک بینی نەمبینیوە تەنها لەسرم خوێنەوە کە ئەوانەی کە من خوێنومەتەوە هەستەکەی کە کاکدانا لەو کوردانەیە کە تەنها لە سنووری شانۆی کوردیا خۆی نەبەستۆتەوە لە گروپە کوردیەکانە کار بکات چۆتە ناو شانۆی وڵاتەکەەوە لە ناو گروپە جددی و گروپە باشەکانی ئەو وڵاتەیە ئیشەکە جێی خۆی لە ناو شانۆی ئەو وڵاتانەیە کردوێتەوە. ئەمە وەک کاری پراکتیکی وە کاری سەر تەختەی شانۆ. دیارە دیوێکی تری داناڕەوف هەیە کە دیوی وشە و دیوی نووسینە کە ئەوە زۆر زۆر فراوانتر و گەورەترە لە با بڵێن لە کارە پراکتیکەکانیشی. لە دوای ڕاپەڕین بەشێک لە هونەرمەندانی کوردیش کۆچیان کرد و ڕویان لە هەندەران کرد. گەیشتمە ناوەندەکە و تێگەیشتم لە نێوەدەکانە کاتێکمانزانی ئەزموگەری کەسی تیانەما ینی هەموو ئەندامەکانیان بەیەکەوە ڕۆشتن. لە کاتێکا ئێمە چاوەڕوانمانە کرد کە ئەمانە بەردەوام ئەو شاکارە گەو جوانانیان هەبێت خەڵکانێکی تریش لە خۆیان کۆکەنەوە لە گەنجان بێت بەڵام لە کاتێکمانزانی کەسی تیانەما ئەو بوو من و مامەسانیاز نیازلەتیف لە نەوسیا بە ناوی تیپی ئەزموگەری و ئێمە چوینە بووینەوە بە ئەندامی ئەو گروپە سیرمان کرد ئێمە دووە ئەندامین. من لێرە ڕخنەکەم لەوەیە بۆ لە سەردەمی باسە هەمووتان چالاک بوون پێشڕەو بوون بووبوونە سمبولێکی جوانۆک و باسم کرد بۆ لەگەڵ کورد ئازاد بوو ئێوەی لێنەمان. یعنی من لەوە تێنەگەیشتم بۆ کوردستان بەجێ هێڵرا یعنی نەهامەتی نەوەدەکان قورستر بوو یان نەهامەتی لەگەڵ حزبی باسە. لە هەشتاکانە کە حربی جەنگی ئێران و عێراقیش هەر لە بەردەوامیا بوو بەعەز بە هەموو شێوەیەک بە بێبەزەیترین شێوە کوردی داپڵۆسی بە هەموو شێوەیەک سەنسۆر هەموو بوارەکانی خنکانە بوو. ئێمە لەو کاتەیە توانی بوومان هەناسەیەکی پڕ لە خۆشی هەناسەیەکی پڕ لە ئازادی بین بە بینەرەکەمان. دوای ڕاپەڕین ئێمە دەوڵەتمان نەبووە کە ئێستا ژنیمانە
هیچ هێزێکی ئەوروپیش یان هیچ لە پاڵپشتێکی جیهانیشمان نەبووە بۆ ئەوەی کە ئێمە دەوڵەتمان بۆ دروستکردن بە پێچەوانەوە هەموو ئەمریکا و ئەوروپا بەردەوام ئەویان دووبات کردەوە کە ئێمە بەششین لە عێراق هەتا ئێستا ئەو ئەقڵێتە دروست نەبووە کە بتوانێ کەسی تر کەسی بەرامبەر قوبوڵ بکە هەیە لە ڕووی مەسلحەتە و لە ڕووی سیاست و لە ڕووی خزمایەتیەوە ئەو شتە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی نەبووە بە سیستێمێک کە ئێمە بتوانین خەڵکێکی زۆریش گەڕاوەتەوە خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە و ئێستا لە کوردستان کارەکەن و زۆریشیان بێئومێد بوون و زۆریشان هەمیسان گەڕاونەتەوە بۆ ئەوروپا لەبەر ئەوەی هەتا ئێستا ئەو دەستگایانە ئەو دەستگا کوردستان نەبووە بە نەیتوانیوە مؤسساتی مەدەنی دروست بکە کە جێی هەموو کەسێکی تیابێتەوە بەڵام خاڵێکی تر هەیە لە کوردستان کە من زۆر جێی دڵخۆشیە کە من لەو بڕوایم لە پاشە ڕۆژە دەورێکی زۆر گەورەیە بێ ئەویش ئەوەیە کە چەندین ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین قوتابی گەنجی ناردۆتە دەرەوە بۆ ئەوروپا بۆ خوێنن لە هەموو بوارەکانە من خەڵگە ناسم لە بواری سینەما ئەخوێنێ لە بواری شانۆ ئەخوێنێ لە بواری تشکیلی ئەخوێنێ لە بواری دارایی ئەخوێنێ لە بواری سیاست ئەخوێنێ خەڵکێکی زۆریان ناردووە هەمووشیان گەنجن کە ناردویانەتە ئەمریکا ناردویانەتە فەڕەنسا ناردویانەتە ئەوروپا بەریتانیا ئەم گەنجانە ئەخوێنن بەو مەرجەش نێراوە کە خوێنیان تەواو کرد بگەڕێنەوە منش پێم خۆش بووە ئەو هونەرمەندانە ئەو ئەدیبانە لێرە بمێننەوە و لێرە لەسەر کاری هوەری و ئەدەبی و داهێنانی خۆیان بەردەوام بن لەبەرەوەی دوجار من وا هەستەکەم ئێمە ئەگەر ئیشێک بکەین هەر لێرە ئەو معنای خۆی بینێتەوە ئیشەکانمان بەڵام ناشتوانین بەسەر کەسا بیسەپێنین کە نابێ کۆچ کات لەبەرەوەی ئێمە ئازادیشی تاکە کەسیە بەڵام لێرە ئەوەی گرنگە چییە هونەرمەند و ئەدیب و نووسەر کە کۆچەکە نایە ئەتوانن لە هەندەران وەکو ئاماژەشم پێیا بەردەوام بن لە کاری ڕۆشنبیری خۆیان و لە داهێنانی خۆیان ئەمە گرنگە من پێم وایە دانایی شەکەلاوانی کە توانیتی بەردەوام بێ بەڵام ئێمە بە دەیانی ترمان هەیە کە نەیانتوانی و بەردەوام بن من پێم وایە ئەوانە بوون بە یعنی بڵین زەرەر و کەوتون لە بزوتنەوەی ڕۆشنبیری و هوەری کوردی داناڕۆڤێکێکە لەو کوردانەی کە ژیانی تاراوگەوای لێ نەکردووە لە پیشەکەی دوور بکەوێتەوە بەڵام وەکو خۆی دەڵێت وڵاتی غەریبیش لە خۆڕا دەرگاکانی ناخاتە سەرپشت بۆ خەڵکانی بیانی هەر لە بیدایەتەوە کە هاتمە سوید ئەو بڕیارە مابوو کە ئەبێ بە هیچ شێوەیەک ڕێگەی ئەوە نێم کە من وەکو پەناهەندەیەک یان وەکو کەسێکی ئەجنەبی مامەڵەم لەگەڵا بکەن ئەگەر بەو شێوە بێتەوە هەموو شتەکانی دۆڕانەوە هەمیشە هەر وەکو ئەجنەبی ئەگەمێنیتەوە هەمیشە وەکو پەناهەندەیە گەمێنیتەوە هەمووشە بە شێوەیەکی ئاستێکی نزمتر لە ڕێی هوەریەوە بێگومان سەیرە دەکەن پێوەری ئیشەکان دەکەن لەبەر ئەوە بە هیچ شێوەیە قوڵی ئەوم نەکرد مامەڵەم وەکو پەناهەندەیە لەگەڵ بکەن بەردەوام من وا ئەخۆمە هێنایە پێشەوە کە کەسێکم وەکو ئەوان لە هەمان ئاستام منیش هونەرمەندم وەکو ئەوان لەبەر ئەوە هەر لە بیدایەتەوە من ئەو ڕێگام خۆش کرد کە هیچ ئەو حسابانە بۆ من نەکەن وەکو کەسێکی پەناهەندە بیری لەوە کردەوە پرۆژەیەکی شانووی هەبێ بۆ نمونە و پرۆژەی شانووی جیهانی کە لە دەستگای ئاراس چاپەکرا کە نزیکەی 50 دانەیەکی 50 شانۆنامەیەکی لێ چاپ کراوە ئیتر بە سەرباری هەر تێبینێ کە هەمان بێ دەربارەی ئەو پرۆژە یاخود ئەو دەقانەکە بەڵام بەڕاستی بە شێوەیەکی گشتی کۆمەڵی کاری باشی تیا وەرجێڕدراوە من ئەم فکرێم لەگەڵ دەستگای ئاراز و شخصی بەدران حەبیب کاک بەدران باس کرد زۆر بە سنفراوانیەوە زۆر بە گەرم و گۆڕیەوە زۆر بە شێوەیەکی باش پێشوازیرێکوتی فەرموو ئەوە دەستگا ئەوەش ئێوە بزانم چی ئەتوانن بکەن ئێمە ڕێکەوتین کە بتوانین ساڵانە 12 ژمارە لە شانۆی جیهانی وەربژێڕین بۆ مەبەستە من کۆمەڵی برادرم لە خۆم کۆ کردەوە کەوتینە وەرجێڕانی شانۆی جیهانی چ کلاسیک چ دەقی تازە لە ئینگلیزی لە فەڕەنسی لە ئەڵمانی لە سویدی لە نەرویجی لە دانیمارکی لە ڕووسی لە ئەمانە کەوتینە وەرجێڕانی گرنگترین
دەقەکانی شانۆی جیهانی لەو ڕۆ ئێمە خۆشببختانە توانیمان ڕغمی ئەوەی کە خەڵکانێک هەوڵیان کێشەی بۆ دروستکەن توانیمان بەردەوام بین توانیمان ئەو هەموو خەڵکە لە هەموو ئەوروپا و لە کوردستانی شکۆکەینەوە و هەموو هەرێکی لە شوێنی خۆیەوە هاریکاری ئەو زنجیرەیە بکات. ئەو دەردێکی زۆر خەتەری ناوەندی هوەری و ناوەندی کولتوری ئێمەیە کە کەسێک پرۆژەیەکی هەیە وەڵامی من ئەوەیە کە پرۆژێکی لەوە باشتر بکەم بەڕاستی بەداخەوە کە ڕەنگە ئیشکردن هەبێ بۆ ئەوەی کە ئۆکەی دانەڕۆف ئەو پرۆژەیەکە باشە بە من لەو باشتر بکەم ئەگەر من لێ رازی نیم ئەگەر رازی نیم لە ئاستی ئەو دیارە ئەبێ من پرۆژێکی لەوە باشترم پێبێ لەوە جدیترم پێبێ ئۆکەی با هەبێ با کاکدانا ئیشەکەی خۆی بکە یا با بڵێن هاوڕێکانی کاکدانا و هاوڕێکانی پرۆژەی خۆیان بەو هێڵا بڕوە من لە سەر و ئەوانەوە بێن پرۆژێکی جدیتر بکەم خراپترین شت لە ناوەندی بڵێن لە کولتوری ئێمە ئەوەیە کە هەوڵی ڕاگرتن هەوڵی وەستان هەوڵی ئەوەی کاکەین ئەم پرۆژەیە پێشکەش نەکرێ و پرۆژێ بوەستێ ئەو گۆڤار ئەو دەستگا ئەو نازانم چی هەڵبۆشێتەوە لای شانۆکار شانۆ جگە لە پەیامە مرۆڤایەتی و فەرهەنگیەکەی پەیامێکی سیاسیشی هەیە کاتێکی شانۆکاران باز لە قەیرانی شانۆی کوردی دەکەن بە پێچەوانەوە داناڕەوە پێی وایە قەیرانی داهێنان هەیە لە کوردستان نەک قەیرانی شانۆ لەسەر ئاستێکی گەورە مەسەلەکە قەیرانی داهێنانە توانم من هەر ئەوەنگە بڵێم قەیرانی داهێنانە ژینە ئەو پارەی لە کوردستان نۆکو منەزانم بۆ گروپە شانۆیەکان سەربەکری هەر ئەوەش بۆ ئێرە سەربەکرێ ئەو ئیمکاناتی کە لەبەردەستیانەیە هەمان ئیمکانێتە قەیرانەکە قەیرانی توانای هوەریە قەیرانی داهێنانە شانۆ هەمیشە پەیامێکی سیاسی هەیە شانۆ هەمیشە شانۆیەکی سیاسی بووە بەڵام ئەو پەیامە سیاسیە بێگومان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک لە گروپێکەوە بۆ گروپێک لە هونەرمەندێکەوە بۆ هونەرمەندێکی ترە گۆڕێت شانۆ هەر شانۆیە شتێک نییە بڵێ شانۆی کوردی و شانۆی سویدی و شانۆی ئەوروپی شانۆ هەموو ئەو توخمانەی کە شانۆ پێگەێنێ هەمان توخمە کە هەموو شانۆ کۆ ئەکاتەوە ئەو پەیامەی کە شانۆ ئەوێ بیگەێنێ پەیامێکی سیاسیە لەو ڕۆوەی کە دائیمەن شانۆ ئەوێت شتێک بە بینەرەکەی بڵێت پەنجە بخاتە سەر کێشەیەک کە لەوانەیە کێشەیەکی کۆمەڵایەتی بێت بەشێک لە شانۆکارانی کوردستان پرۆژەکانی داناڕەو وەکو پردێک لە نێوان کوردستان و سوێددا دەبینن هەر بۆیە ئەو شانۆکارە بۆ دانەبڕان لە شانۆی کوردی شان بەشانی کارە سوێدیەکانی هەمیشە لە خەمی ئەوەدایە بێپلان نەبێت بۆ کوردستانیش یەکێک بوو لەو هونەرمەندانی کە دانەبڕا لە کاری شانۆ ئەمەش گرنگە ینی چونکە بەشێکی زۆر لەو هونەرمەندانە حتا لەو ڕۆشنبیرانە و نووسەرانە و ئەدیبانی کە کۆچیان کرد بەرەو هەندەران بەداخەوە بەشێکی زۆریان دابڕان لە ڕەوتی کاری ئەدەبی و هونەری و ڕۆشنبیریان بەڵام داناڕەوف نابە پێچەوانەوە بەردەوام بوو توانی لە سەقفێکی زەمەنی کەمە خۆی فێری زمانی سویدی بکە توانی لەوێ بەردەوام بێ لە کاری شانۆیی چ بە پەیوەندیکردن بە دەرهێنەرە شانۆیەکانی سویدەوە چوەکو ئەکتەر کەسێکی چالاکە بەوەی کە خۆی توانی بێتی بەشداری ئەو تیپانە بکات تێکەڵاویان بێ ئی دەرهێنان بکات ئەکتەر بێت شتیان لێەوە فێر بێت ئەمە لە ڕوویەکەوە کە خۆی نەوەستەوە لە ڕوویەکی ترەوە کە ئەو توانیوێتی پەیوەندیەک پردێک دروست بکات لە نێوان هەرێمی کوردستانە و لە نێوان سویدا کە بتوانێت چەند کەسانێک بێنێتەوە لێرە وەرکشۆپ بکەنەوەیاننا دیوێکی تری ئیشەکانی کاکدانا کە دانەڕەوف ئەوەیە کە من لە یەک ئەزمموی ترا لە ڕێخستنی فستیڤالێکە نزیک بووم لێ ئاگادار بووم لێ کە چۆن پەیوەندی ئەکات چۆن لە چەندین وڵاتەوە گروپی شانۆی کۆ ئەکاتەوە ئێنای لە سلێمانی فستیڤالێکی ڕێخست ئەوەش دیوێکی تری ئەوەیە کە چالاکانە ئەتوانێت ئیشی تیا بکە ئەتوانێت یاین دانەڕەوف لەو کەسانەیە کە ئەتوانێت پردێک دروستکە لە نێوان شانۆی ئەم وڵاتە و شانۆی دەرەوەی ئێرە شانۆی جیهان هەموو شتێک بە پلانە پلانێکی زۆر پتەیشی بۆ دائەنرێت ئیمساڵ بە وردی لە هەموو وردەکاریەکانەوە پلانی ساڵی داهاتوو ڕۆمانێکی تازە دەرچۆ بە کوردی بە ناوی کچە فیلمی جێڕەرەوەکە
لە سویدیەوە تەرجمە کراوە بە سویدی شێ و بە کوردیش تەرجمە کراوە من ئەم ڕۆمانەم ئامادە کردو بۆ شانۆ هەروەها هەمان دەقم کردو بە کوردیش بە کوردیش ئامادەم کردووە بەو هیوایی بتوانم لە ئایندەیەکی نزیکەیان ئیمساڵیان ساڵی داهاتوو بێمەوە بۆ کوردستان یان لە سوید بتوانین ئەو پرۆژەیە بە کوردیش بکەین.